بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. لتفسير سورة آل عمران قيشتنا آياتي حفتاويك لآياتي حفتاويك إجدا خواي قورها خطاب قفتوقو لقل أهل كتاب جولكا وهروها مسيحية كان لك كزياتر طبعا آيات كان لكاتك داعتون تخوارك كبيغمبر صلى الله عليه وسلم لمدينة جياوة ولا مدينة جولكي ليبون بلام كوترا أهل كتاب طبعا جولكش دقريتوا نصرانيا كانش دقريتوا فرمت يا أهل الكتاب أي خاون كتابة كان أي أواني ككتابي آسمانيتان بوها تو تخواري للايان خواوة لما يعني بوشي تلبسون الحق تلبسون يعني دايدا بورشن دي شارنوا الحق أو راستي كديزانو بوتان هاتوا بالباطل بشتي بوش أو يقلا خرافكانتان كحقك هيلكنتان راستيك هيلكنتان كبريتيا لهاتني بيغمبري كوتا وهاتني كتابي كوتا كقرآن ودبيتا بەتاڵ کەرەوەی کتێبە ئاسمانیەکانی دیکە ڕاستیەکتان لەکنە بەڵام بەشتی پوچ و درۆ و ناڕەوا دایدەپۆشن و تاوانێکی دیکەن ئاتان ئەوەیە وەتەکتمون الحەق و هەروەها دەشارنەوە ئەو ڕاستیەش کە لەکنتانە وأنتم تعلمون و ئێوە چاکیش دەزانن کە شاردنەوەی ڕاستیەکان چەندە تاوانە و هەروەها دەزانن حقيقتك وراستيك تونا يا أهل الكتاب أي خاون كتابة كان لما بوشي طبعا خواهي قبرة بشوي برسياريان لذكا بلان بونا جوابيان لورقري تنها بووي سرزنشتيان كا فيان بلا لما تلبسون الحق بالباطل بوشي دايدا بوشن دي شار نوا ودكري بلين تيك هالي دكن الحق أو راستيي كلكنتانا وكديزانن بالباطل بشتي فوس وبشتي ناروا عشان وتكتمون الحق وهروها ايوه دشار نوا او راستيي كبوتان هات وكبريتي لعلامة ونشانكاني بيغمبري آخر زمان وأنتم تعلمون وايوه تشاكش لو راستيي تيدقن كراستي تيكال كردن وراستي شار نوا چەندە تاوانە وەخوای پەروەردگار چەندە ڕقی لێتی ئینسان قسەیەکی حەق شتێکی ڕاستەقینەی لەکن بێت بەڵام اعتراف بە حەقەکەی نەکا ئەو جۆرێکە لە تەکەببور و خۆ بەزلزانین کە خوای گەورە بەهەشتی لەو جۆرە کەسانە حرام کردووە و هەروەها شارنەوەی ڕاستیەکانیش لە کاتی پێویستیدا دیسان جەریمەیەکی دیکەیە یەکسانە بە شاهیدیدانی بەدرۆ بۆیە خوای گەورە سەرزەنشتیان دەکات لەسەر دووشت لەسەر ئەوەی کە حقێک ڕاستیەک دەزانن بەشتی پوچ و ناڕەوا لە خەڵکی تێکی دەدەن و دەیشێوێنن و هێندێک جاریش هیچ ناڵێن بەڵام کە پرسیاریان لێ دەکرێت ئەو ڕاستیەکە لەسەر پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم و لەسەر قورئان لەسەر موسڵمانان دەیزانن دەیشارنەوە دەزانن شارنەوەی ڕاستیەکانیش تێکهەڵکردنی ڕاستیەکان بەشتی ناڕاست جەریمەیە و تاوانە لای خوای أو جار فرمت وقالت طائفة من أهل الكتاب وقالت وتيان طائفة كوملك من أهل الكتاب لا خاون كتابة كان أنا على همو خاون كتابة كان فايقور هميشه ك باسي هر كسيك دكاها بشويك عدالة باسي دكا چونك لناو أهل الكتاب اجدا هي أو صفتاني تدانا بود ويخاد فرمي وقالت طائفة قلت يان كوملك من أهل الكتاب لخاون كتابة كان بچيان دا قلت هر بشوين كوتوكاني خويان بنزيككاني خويان هند كسيان دياري دا كردن قورا كان يان بيان دا قلتن آمنوا برون إيمان بينن بالذي أنزل بو كتابي كنردراوة خواري على الذين آمنوا بسر أو كسانة داك إيمان دارن وجه النهار يعني لسرتاي روجي بيان يكي بچون إيمانيان پێ بێنن بڵێن کتێبەکەتان ڕاستە پێغەمبەرەکەتان ڕاستە بەڵام وەکفڕ و بێباوەڕ ببنەوە ئاخیرەه لە کۆتایی ڕۆژەکەیدا بۆ حکمت چییە؟
مەبەستیان چی بوو؟ لعلهم يرجعون بە ئومێدی ئەوەی ئەوانەشی کە بەڕاستی ئیمانیان هێناوە پاشگەز ببنەوە لە ئیمانەکەیان و لەو باوەڕبوون بە پێغەمبەر و بە قورئانە بکەونە قەلەق و دوودڵی. ئێستاژ یەکێکە لە پلان و نەخشەی ڕێکخراوە طبعاً تەبشیریەکان زۆر جار خەڵکێک دروست دەکەن دەینێرنە ناو ئەو حیزب و ڕێکخراوانەی کە دەیانەوێت هەرەسیان پێبێنن. سەرەتا دەیان نێرن دەبنە کەسانێکی دڵسۆز گوێڕایەڵ نزیک کە گەورە دەبن ئەوجا پاشەکشیان پێ دەکەن. بۆچی؟ بۆی خەڵکی دیکەش بە دوایاندا واز لە ڕێکخراوەکە و لە حیزبەکە بێنێت و ئەوەی کە مەبەستیان شکستی پێبێنن. جوولەکەکان یەکێک لە نەخشەکانیان ئەوە بوو، یەکێک لە پلانەکانیان ئەوە بوو خەڵکیان بە مەبەست دەناردە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیمانیان پێدێنا فترەیەکی جاکە دەڵێ وە چەند نەهاری مەبەستیەوە نییە تەنها یەک ڕۆژی، یعنی بڕۆن ئەوەل جار ئیمانیان پێبێنن بەڵام دوای فترەیەک کە زانیتان بوونەتە جێگای سیقە و جێگەی متمانەی خەڵکی بێ باوەڕ ببنەوە بەشکم خەڵکێکی دیکەش لەگەڵ ئێوە دیسان بێ باوەڕ بێتەوە کافر ببێتەوە. چونکە فعلەن ئەو فکرە و ڕێکخرا و حیزبانێک کە خەڵک لەیان دەبێتەوە خەڵک گومانی بۆ دروست دەبێ، وایە خەڵک لە بەرامبەریدا دەکەوێتە قەلەق دوودڵی. بەڵام وەکو لە دەرسی ڕابردوودا ئاەتەکەمان باس کرد وەمەکەڕ وەمەکەڕ الله زۆر جار نەخشەیان دادەنا بۆ لە ناوبردن و سارکردنەوەی موسڵمانان، بەڵام نەخشەکە بەسەر خۆیاندا دەشکایەوە. زۆرێک لەوانەی جوولەکەکان بە فێڵ دەیان ناردن کە دەچوونە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم دینە حەقیقەکەیان دەبیست، ڕاستیەکانیان دەبیست، ئەو مامەڵە جوانەی سەحابانیان دەبیست، بەڕاستی دەبوونە ئیماندار و جارێکی دیکە کافر نەدەبوونەوە. بۆیە بەڵام ئەوان بە پلان بۆ ئەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم شکست بێنێ زۆر جار خەڵکیان چونکە لە ناو مەدینەیدا دوو جۆر دووڕوو هەبوون. دووڕووێکیان ئەوانەی کە پێشتر بتپەرست بوون بووبوونە منافق، عەبدوڵای ئوبەی ئەو عەبدوڵای کوڕی سەلول و شوێن کەوتووەکانی، هێندێکی دیکەش جوولەکەکان بوون کە بە ئاشکرا خۆیان بە لەکن پێغەمبەری صلی الله علیه وسلم دەیانگوتە تۆ پێغەمبەری و ئیمانمان پێت هەیە، بەڵام کە دەچوونەوە لای گەورەکانی خۆیان بێ باوەڕ بوون لە حەقیقەتدا. جا خۆی گەورە باسی ئەو پلانەیان دەکات دەفەرمێت وقالت طائفة گوتیان کۆمەڵێک من ئەهلی الکتابی لە خاوەن کتێبەکان بەچیان دەگوت بە شوێن کەوتوەکانی خۆیان بە برادەرەکانی خۆیان دەیانگوت ئامینوا بالذی باوەڕ بێنن بەوەی کە ئونزیل على الذین کە نێردراوەتە خوارێ بەسەر ئەوانەی کە ئامن و باوەڕیان هێناوە وجه النهار لە سەرەتای ڕۆژ، کە دەڵێ سەرەتای ڕۆژ یعنی سەرەتا بڕۆن بچن ببن بە ئیماندار بە ئاشکرا، بەڵام وەکفڕ و بێ باوەڕ ببنەوە ئاخرە و لە کۆتایی ڕۆژدا یان دوای ماوەیەک. لعلهم يرجعون بە ئومێدی ئەوەی ئەوان کە ئیمانیان هێناوە ببنەوە یعنی پاشگەز ببنەوە و لە پێغەمبەر و لە ئیسلامەتی هەڵگەڕێنەوە. یەکێکی دیکە لە قسەکانیان جا پێیان دەگوتن بەڵام ولا تؤمنوا إلا لمن تبع دينكم نەچن ئیمان بێنن یا باوەڕ بکەن تەنها بە قسەی ئەو کەسانە نەبێت کە شوێن ئاینەکەتان کەوتون، یعنی باوەڕتان بە دینی هیچ کەسێک نەبێ تەنها دینی ئەوانە نەبێت کە لەگەڵ ئێوەدان، یا باوەڕتان بە قسەی هیچ کەسێک نەبێ تەنها ئەو کەسانە نەبێت کە شوێن کەوتەی دینی ئێوەن، یعنی جوولەکەکان دەیانگوت تەنها بە جوولەکەکان باوەڕکەن و مەسیحیەکانیش دەیانگوت تەنها بە مەسیحیەکان باوەڕکەن، کەسێک مەسیحی نەبوو هەرچی گوتی قەنەعەتتان پێی نەبێ، هەرچی گوتی لێی وەرمەگرن. ولا تؤمنوا دەیانگوت باوەڕ مەکەن إلا تەنها لمن بەو کەسانە نەبێ کە تەبع دینەکم کە شوێن ئاینەکەی ئێوە کەوتون. جا ئەوەندە جارێ ئەوە قسەی کێیە؟ قسەی جوولەکەکانە. بەس ئێرە قل إن الهدى هدى الله ئەوە قسەی خوایە لە زمانی عەرەبیدا پێی دەوترێت جملەی ئیعتیراضی، چۆن لە کوردیدا جاری وا باسی مەوزوعێکی دەکەی بەڵام دەتەوێت قسەیەکی بڵێ دەڵێ لە ناو دوو کەوانەدا ئەو قسەی خوایە وەگەوەی بە کەسەکەی بڵێ ڕاوەستە بامر قسەیەکی بکەم. خوای گەورە پێیان دەڵێ قل إن الهدى پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم إن الهدى بێگومان تاکە ڕێنمونی تاکە هیدایەت تاکە ئاینی ڕاست کە ئێستا ما بێتەوە لەسەر زەوی و شانی ئەوە بە ئینسان باوڕی پێ بکا و شوێنی کەوێ هدى الله ئەو ئاین و ڕێنمونیە کە خوای گەورە
بپیغمبر صلى الله عليه وسلم ناردویەتی بۆ هەموو بەشەریەت و مرۆڤایەتی. واضحە؟ ئەو جارێکی دیکە خوای گەورە دێتەوە سەر قسەی ئەوان. قل إنها ولا تؤمنوا إلا لمن تبع دينكم أو قسەی جوولەکەکانە باوەڕ مەکەن یا باوەڕ مەهێنن تەنها بەو کەسانە نەبێ کە شوێن ئاینەکەی کە ئێوە کەوتون، بەڵام خوا پێیان دەفەرمێ قل پێیان بڵێ ئەی محەممەد صلى الله عليه وسلم إن الهدى بێگومان تاکە ڕێنمونی و ڕێگای ڕاست هدى الله ئەو ڕێنمونی و هیدایەتەیە کە خوا ناردوویەتی. ئەو جار ئەو دەفەرمێ ئەی یؤتا ئەو قسەی جوولەکەکانە ئەی یؤتا ئەحەد مثل ما ئوتیتم ئەو یعنیان و هەروەها باوەڕ مەکەن تەنها بەوانە نەبێ کە ئەی یؤتا پێیان دراوە بە ئەحەدن بە هەر یەکێکیان مثل ما ئوتیتم هاوشێوەی ئەوەی کە بە ئێوە دراوە. فەقەرەی یەکەمی قسەکەیان ئەوەی باوەڕ بە هیچ کەسێک مەکەن تەنها ئەو کەسانە نەبێ کە شوێن ئاینەکەی ئێوە کەوتون. قسەی دووهەمی جوولەکەکان ئەوەیە ئەی یؤتا ئەحەد مثل ما ئوتیتم و هەروەها باوەڕ بە هیچ کەسێک مەکەن تەنها بەو کەسانە نەبێت کە پێیان دراوە هاوشێوەی ئەوەی کە بە ئێوە دراوە. چ ئاینێک بە ئێوە دراوە ئەگەر کەسێکی دیکەش ئاینەکەی لەگەڵ ئێوە هەمان ئاین بوو باوەڕی پێ بکەن و بە دوای کەون، ئەگەر هەمان ئاینی نەگوت و هەمان قسەی نەگوت باوەڕی پێ مەکەن. ئەو جار دەڵێن ئەو یحاجوکم عند ربکم ئەگەر وانەکەن یعنی قسەکەی خۆتان لەسەر خۆتان دەکەنە بەڵگە لەکن پەروەردگارتان. ئەو یحاجوکم عند ربکم ئەو قسەی کە دەیکەن یعنی ئەگەر باوڕیان پێ بکەن ئەگەر شوێن کەسانێکی دیکە کەون کە جوولەکە نین یا ئەهلی کتاب نین قسەکەی خۆتان باوڕبوونەکەی خۆتان دەکەنە بەڵگە لەسەر خۆتان لەکن پەروەردگار. جوولەکە بە خەیاڵی خۆیان پێیان وابوو ئەگەر بە زمان نەڵێن محەممەد پێغەمبەرە صلى الله عليه وسلم یا قورئان کتێبی کۆتایە و دینی ڕاستەقینەیە، لە قیامەتێ بە خەیاڵی خۆیان پێیان وابوو ئەگەر خوازیندوی کردنەوە و لی پرسین بۆ ئیمانتان بە محەممەد نەهێناوە دەڵێن خۆیان نەمانزانی محەممەد پێغەمبەرە کە دەیانگوت کە اعتراف نەکەین لە قیامەتێ سەمان دەبێت دەڵێن خۆیان نەمانزانی محەممەد پێغەمبەری کۆتایە ئەگەر زانی بامان باوەڕمان پێدێنا ئەگەر زانی بامان قورئان کتێبی ئاسمانیە باوەڕمان پێدەکرد، بەڵام بەوەکانی کە اعتراف دەکەن بۆی کە محەممەد پێغەمبەرە دەڵێن ئەو اعترافەی خۆتان لەسەر خۆتان لە قیامەتێ دەبێتە بەڵگە بەدەست موسڵمانانەوە دەڵێن خوایە فلان کەس جوولەکەش بوو اعترافی کرد بە ئاشکرا کە محەممەد پێغەمبەر بەدواشی نەکەوت، اعترافی کرد بۆی کە قورئان کتێبی ئاسمانی بەڵام جێبەجێشی نەکرد. چۆن لە محکەمەی دنیایدا ئەگەر جەریمەیەکیش بکەی شاهید لەسەر نەبێ وانە تۆزە خۆت ڕاگرا اعتراف مەکە وایە جاری وایە تاوانبارێک ببێت تاوان دەردەسێ وایە بەعکسیشەوە زۆر جار تاوانیشت نەکردووە هەندێک کەسێ تۆزێکی دەترسێنن دەڵێن بەس اعتراف بکە و چی بکە و ئازادت دەکەین کابرا گوناهەکەشی نەکرد بەس بە زماندانی پێدادەنێ ڕێک حکومەکەی بەسەردا دەدرێ. ئەوان بە عەقڵی خۆیان پێیان وابوو حکمی خواش محکەمەی خواش وەکو محکەمەی دنیایە کە بە زمان بڵێ محەممەد پێغەمبەرە لە قیامەتێ لەسەر دەبێتە ماڵ، بەڵام ئەگەر بە زمان اعتراف نەکەی کە محەممەد پێغەمبەرە یا قورئان کتێبی خوایە لە قیامەتێ خۆت دەدزیەوە و بیان و دێنیەوە لەکن خوای دەڵێ خوایە نەمزانێ گەر زانی بام ئەمنیش باوەڕم پێدێنا. بەڵام خوای گەورە پێیان دەفەرمێ قل إن الفضل پێیان بڵێ بێگومان تەمان هۆکاری ئیمان نهێنانی جوولەکەکانیش چی بوو؟ لە سوڕەی بەقەرە باسی دەکا بریتی بوو لە حەسادەت و پێناخۆشی لەوە کە حەزیان لێ نەبوو پێغەمبەرایەتی کۆتا پێغەمبەرایەتی ئاخر زەمان بدرێ بە کەسێک کە بەنو ئیسرائیلی نییە. بەڵام خوا بە پێغەمبەر دەفەرمێ قل پێیان بڵێ إن الفضل بێگومان بەخشش و چاکە هەمووی بيد الله بەدەستی خوایە یؤتیه دەیدا من یەشاء بەو کەسەی کە خوا خۆی بیەوێت. خۆ پێغەمبەریش صلی الله عليه وسلم بۆ خۆی بە دوای پێغەمبەرایەتیەکەی نەکەوت وایە و بە تەماشی نەبوو و نەشی دەزانی دەبێت بە پێغەمبەر. خوای گەورە بە فەضل و چاکەی خۆی پێغەمبەرایەتیەکەی پێداوە والله واسع علیم. خوای گەورە دەروی فراوانە یعنی هەر چەندێک پێت ببەخشێت و پێتدا خوا لەکن نیەتی و علیم و ئاگاداری نیەتی دڵەکانیشە نەگەوەی دەیڵێ. خوای گەورە ئاگای لە دڵیشتا ئەوەی کە بچڵێ محەممەد پێغەمبەرە بەڵام بە دڵ باوەڕی بە پێغەمبەرایەتیەکەی نەبێ خوای گەورە قبوڵی نییە. وایە بە ڕواڵەت هەزار عیبادەتی بکە بەڵام دڵت لەگەڵی دانەبێ خوای گەورە لێ دووەرناگرێ. خوای گەورە ئاگای لە نیەتی
دڵەکانیشتە چزایی گاتە کردەوەکان و قسەکانت سەیری ئاەتەکەی کەرەوە ئەوەیەتە تۆزێک هات ئەوەیە وەلا تؤمنوا باوەڕ مەهێنن یا باوەڕ مەکەن إلا تەنها لیمەن بەو کەسانە نەبێ کە تەبیع دینەکم دەکەونە شوێن ئاینەکەی ئێوە ئەوە قسەی جوولەکانە قل پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەو قسەی خوا إن الهدى بێگومان تاکە ڕێنمونی و ڕێگای ڕاست هدى الله ئەو ڕێنمونی و ڕێگا ڕاستەیە کە خوا ناردوویەتی ئەو جار دەیانگوت ئەی یؤتى أحد مثل ما أوتیتم و هەروەها باوەڕ مەکەن تەنها بەو کەسانە نەبێت کە پێیان دراوە ئەی یؤتى أحد کە درابێ بە هەر یەکێکیان مثل هاوشێوەی ما ئوتیتم ئەوەی کە بە ئێوە دراوە ئەو یحاجوکم دەنا قسەکانی خۆتان دان پێدانەکانی خۆتان دەکەنە بەڵگە لەسەر خۆتان عند ربكم لەکن پەروەردگارتان ئەو جار خوا دەفەرمێت قل إن الفضل بيد الله پێیان بڵێ بەخشش و چاکە هەمووی بەدەستی خوایە يؤتيه من يشاء دەیبەخشێت بە هەر کەسێک کە خۆی بیەوێ والله واسع عليم خوای گەورە دەروی فراوانە و ئاگاداری نیەتی دڵەکانش ئاەتی دواتر دەفەرمێ يختص تایبەتی دەکات خوای گەورە برحمته بە میهرەبانی خۆی من يشاء ئەوەی کە بیەوێ چی حەز لێ بێ خوای گەورە پێغەمبەرایەتی دەداتێ ئیمانی دەداتێ نیعمەتی ئەوەی دەداتێ عەمەلی ساڵح زۆر بکە نیعمەتی ئەوەی دەداتێ بەهەشت بەدەستبێنێ نیعمەتی ئەوەی دەداتێ شوێن پێغەمبەر کەوێ دنیا دەداتێ ئەوەی کە حەزت لێتی پێت دەبەخشێ لە دنیا و لە قیامەت بەخششەکان و دابەشکردنی چاکەکانی خوای بەدەستی خوان بەدەست هیچ کەسێکی نین یەختص تایبەتی دەکات برحمته بە میهرەبانی خۆی خوا من يشاء ئەوەی کە بیەوێ والله خوا ذو الفضل العظيم خاوەنی بەخششی و چاکەی هەرە گەورەیە ئاەتی دواتر خوای گەورە دیسان جارێکی دیکە باسی خاوەن کتێبەکان دەکا بە شێوەیەکی دادپەروەرانە دەفەرمێت ومن ئەهل الكتاب بەشێک لە خاوەن کتێبەکان من کەسانێکن ئین تەئمەنه ئەگەر بیانکەی بە ئەمیندار ئەگەر متمانەیان پێ بکەی بە ئەمینداری خۆتیان بزانی بقینطارین بە مەبلەغێکی زۆر پارە و زێڕ و زی و بخەیەکن یان و لەکنیاندانەی وەکو ڕاستباردە یؤدیه بۆ دێنەوە ئیلەیکە یؤدیه یعنی دەیهێننەوە و دەیدەنەوە ئیلەیکە بە تۆ واضحە هێندە ئەمین و هێندە دەستپاک واضحە وێ حکمی گشتی خراپە تەنانەت ئەوانەی جوولەکەشن هەمویان بەنمونە وەکو یەک نین لە ئەمانەت پارێزیدا دەفەرمێت لە ناو جوولەکەکاندا هەیە ئەگەر مەبلەغێکی زۆر بەقەدەر شاخێک کێوێک بارێک زێڕ و پارەی لەکندا بندرێ ئەو زێڕ و پارەیە وەکو خۆی بۆ دێنێتەوە ببێەوەی دەستکاری بکە ومنهم و هێندێکیش لە جوولەکەکان من کەسانێکن ئین تەئمەنه ئەگەر بە ئەمینداریان بزانی و بیان کێ ئەمینداری خۆت و ماڵی خۆتیان لە کندانەی 20 دینارین بە 1 دینار تەنانەت 1 دینار یعنی 1 مسقال زێڕ یا کەمتر لا يؤديه ئەو 1 دینارت بۆ نایەنەوە بەبێ خیانەت لێکردن إلا مەگەر ما دمتە عليه تۆ بە بەردەوامی لەسەری قائیمەن ڕاوەستابی لە ترسی خۆت بهێنێتەوە لەنا ترسی خوای و ئەمانەت پارێزی زەڕەیەک لە دڵیدانیە لەنا موسڵمانانیشدا خەڵک بەو شێوەیە وانە خەڵکی موسڵمانی وا هەیە قەناعەتی وەک دەڵێ مەبلەغی زۆر پارەی لە کندانەی هەر خیانەتی لێ ناکە وایە تەنانەت زۆر جار یەک قسەشی بەنهێنی لە کندا بنەی لە قسەکەش ناپاکت لەگەڵ ناکات و سڕەکەت ئاشکرا ناکە خەڵکیش هەیە وەک دەڵێ نەک پارە ئەگەر کەمترین خەلەل و غەڵەتی تۆی بکەوێتەکنێ خەلەل و غەڵەتەکەت لێ ئاشکرا دەکا و جاری واش هەیە لێت گەورە دەکات و لێشت بڵاو دەکاتەوە کە بەبێ گومانی ئینسانی ئیماندار ئەوەی ئیمانداری ڕاستەقینە بێ هەمووی دەبێ ئەمانەت پارێز بێ بەڵام لە ناو جوولەکەکانیشدا و لە ناو بتپەرست و خراپەکارەکانیشدا خەڵکی متمانە پارێز بەبێ گومانی هەر هەیە بەس موسڵمان ئەسڵ ئەوەی هەمووی ئەمانەت پارێز بێ بەڵام بەواقع بەبێ گومانی هەمووی وانە ئەویش هۆکارەکەی ئیمان زەعیفی ئیمان لاوازی ترسانە نەترسانە لە خوای دەنا ئینسان گە لە خوای بترسێ بێگومان ئەمانەت پارە بێ هەردەی پارێزێ و قسەیەکیش بێ سڕ و نهێنیەکیش بێ هەردەی پارێزێ
ومن أهل الكتاب لنا وخاون كتابة كان من كسانك تيدان إن تأمنه أجر بيان كي بأمين دار بقنطار بويك لكن ياندابني مبلغي زور كقنطار ضلين بريتيا لهزار أوقيي زير أوقيا شهر تنشلوك يعني أجر أونده زور بي طبعا باري زور تاوي إنساني أجر زور ئاگاداری نەبی شوێری دەکا لە ئاس شتی کەم دالەوانەیە خۆت پێ ڕابگیرێ بەس لە ئاس پارەی زۆر کە گەیشتە ئۆقیە و هەزار ئۆقیە و ئەوانە جاری وا هەیە کەسەکە لێشی دەربهێنێ لێشی بجرێ هەر هەستیشی پێ ناکە وایە بەڵام خوا دەفەرمێت لە ناو جوولەکە و ئەهلە کتابەکاندا خەڵکێک هەیە ئەگەر ئەو مەبلەغە زۆرە پارەشی بخرێتە ژێر دەستی هەر خیانەت ناکە بۆی حکمی گشتی طبعا هەر هەموو کاتێکی هەر هەڵەیە بەڕاستی ئێستاشی لەگەڵ بڵێ هەرچی بەرپرسە بڵێ هەرچی مەسئولە بڵێ هەرچی کوردە هەرچی عارەبە بە هەردوو بارەکەی بڵێ هەمووی چاکە هەروانیە بڵێ هەمووی خراپە و دزە و گەندەڵە دیسان هەروانیە بەبێ گومانی لەناو هەموو خراپەیەکدا خەڵکێکی چاک هەر هەیە و حکمی گشتی خوای گەورە نەیداوە ئێمەش نابێ بدەین ومنهم دەفەرمێ هەر لە ناو جوولەکەکاندا من کەسانێکی تێدانە إن تأمنه أجر بيكي بأمين دار بدينار بس يك ديناري زير يك مسقال لا يؤديه بود ناينتوا لا يؤديه يعني نايجينتوا إليك بتو إلا ما دمت مجر تو ببردوامي عليه لسري قائما راوستاوبي قال فرمي ذلك أو أمانة بارزية يعني أو أمانة بارزية هو كاركيتيا وتشو جولك مالي خلقيش يعني دخوار بيش يعني حلال بو استخويني خلقيش درجن بيش يعني حلالة ها إما كمسلمانين أو هم خوين رجي ومندال كوجي وجن كوجي لا إسرائيل ولا جولكي دبيني جاري واحد الله وانا دبي برد بن مروف بن يا مروف نبن يا هر هست يعني نبي بلان ببي جماني أوان بيركنوان نوع شريكة ها سبارت بمالي غير جولك بيان وابو بأنهم قالوا ببي جماني أوان ديان قلت ليس علينا لسر إيمانية هيج جناهك في الأميين لخواردني مالي عربكان سبيل رجاك بوي خوا لسر أوان سزامان ده پێیان وابوو ئەوەی عەرەبە کە ئەهلی کتاب نییە کتێبی ئاسمانی بۆ نەهاتووە بتپەرستە دەشیان گوت هەرچی بتپەرست و عەرەب بێ ماڵەکەی بۆ ئێمە حەڵاڵە بۆ یەک ماڵی عەرەبیان کەوت با ژێر دەست دەیان خوارد بە حەڵاڵیشیان دەخوارد ها و ئێستاشی لەگەڵ بێ خەڵکی هەمووی بە کۆیلەی خۆی دەزانن ئەوەی وەکو جوولەکە تۆندڕەوەکان بیرکەنەوە پێیان وایە چۆن ها مسڵمانێک مەڕێکی سەردەبڕێت و ها دەیکا بە قوربانی و بەلاشیەوە ئاساییە ئەوانیش پێیان وایە ئەگەر هەموو خەڵکی بکوژن و بیکەنە قوربانی خۆیان و بۆ خۆیان سەلامەت بن بەلایەنەوە زۆر اعتیادیە ويقولون على الله الكذب قسە دەکەن بە ناوی خواوە هەڵدەبەستن بە ناوی خواوە درۆ وهم يعلمون بەڵام دەزانن کە ئەوەی دەیکەن و ئەوەی دەیڵێن درۆیە دەزانن حەقیقەتەکەی وانێ چونکە تەوراتی حەقیقی تەوراتی ڕاستەقینە دینی موسا پێغەمبەر لە حەقیقەتدا ئەو شتانەی تێدا نین ئەوە دەستکرد و وەک دەڵێن نووسرا و مصلحة برجوندي خوانە خستویانەتە ناو تەوراتی سەیریکەنەوە ومن أهل الكتاب بەشێک لە خاوەن کتێبەکان من کەسانێکن إن تأمنه ئەگەر بیکەی بە ئەمیندار بقنطار بەسەر مەبلەغێکی زۆر لە ماڵ و سامان يؤديه إليك دەیهێنێتەوە بۆلات ومنهم وهندێکیشیان هەن من کەسانێکن إن تأمنه ئەگەر بکرێن بە ئەمیندار بدينار بەیەک دینار لا يؤديه نايهنوا إليك بولاد إلا مجر ما دمت توب بردوامي عليه قائمة لسري راوستاوبه ذلك أو مال خواردني خلقيا بأنهم لبر أوبو أوان قالوا ديان قد ليس علينا نية لسر إيما في الأميين سبارت بخواردني مالي عرب ونخوان دواركان سبيل هنز رقايك بوس زادان من ويقولون ديان قد على الله بناوي خوا الكذب درو وهم يعلمون ودشيان زاني اوي ديلين دروي ها چونكا جاري واهي كسك دروي دكات دروي كي نقل دكا بلان براستي دزاني وايا وانا جیاوازه ها دوشتك بيستوا لحد قد رازني بلان اتو بيد وايا راستا بوي دي جريوا وانا بدرو لسرتو حسابنيا وايا بلان لخوتو وشتك دروس كي بزاني رازنيا قسەیەکت بیستووە سوورا سوور دەزانی ڕازنی بەڵام نەقڵی دەکەی بێگومان ئەوە دەبێتە درۆ لەسەر ئەو کەسە جاخوا دەفەرمێ بەلا من ئەوفا بعهده بەڵێ هەر کەسێک ئەوفا بعهده جێبەجێ کات ئەو پەیمان و بەڵێنەی کە داویەتی لە پاراستنی ئەمانەت و دین و دینداریدا
ئەو بەلا یعنی نەخێر ئەوەی کە ئەوان دەیڵێن و گومانی پێدەبەن وان نییە. ماڵی هیچ کەس بۆ هیچ کەس حەڵال نییە، تەنانەت ماڵی کافرانش مەگەر لە شەڕێدا بگری دەنا بۆ مسلمانێکی حەڵال نییە بڵێ جا خۆ فڵان کەس مسلمان نییە، خۆ ئیماندار نییە، خۆ جوولەکەیە، خۆ مەسیحیە با ماڵەکەی بخۆم. هەزار مەسیحی و جوولەکە ماڵیان بکەوێتە کنتۆ، چۆن لەسەر ماڵی مسلمانێکی کە خیانەتی لێ بکەی محاسبە دەکرێت، لەسەر ماڵی شەر محاسبە دەکرێت. بەلا خوا دەفەرمێن نەخێر ئەو بیرکردنەوە و بۆ چوونەی ئەوان ڕاز نییە. ڕاستیەکەی چۆنە؟ من ئەوفا بعهدی، هەر کەسێک جێبەجێکە ئەو پەیمان و بەڵێنەی کە دەیدا لە پاراستنی نهێنی لە جێبەجێکردنی ئیش و کار وەتەقا خۆ پارێزیش دەکا و بێ ئەمری خوا ناکە، فإن الله بێگومان بن خوا يحب المتقين خۆشی دەون ئەو کەسانەی کە خۆپارێز و لە خوا ترس. واضحە؟ ئەو جار ئاەتی دواتر دەفەرمێ إن الذين يشترون بعهد الله، بێگومان ئەوانەی دەگۆڕنەوە ئەو پەیمان و بەڵێنانەی کە داویانن بەخوا و ئەیمانیهیم و ئەو سوێند و پەیمانانەشی کە بەستویانن لەگەڵ خەڵکی لە بەرامبەر چیدا پەیمانەکە واز لێ دێنن ثەمەنەن قەلیلە لە بەرامبەر نرخ و پارەیەکی کەم، وعدێکت داوە بەخوا لە بەرامبەر دەستکەوتێکی کەمی دنیاییدا واز لە وعدەکە دێنی یان لەگەڵ خوانا. ئەیمان ئولائیکە ئەو کەسانە لا خەلاقە، لا خەلاقە هیچ بەشێکیان نییە، هیچ بەشێک لە ڕەحمەت و میهرەبانی خوا لەهم بۆ ئەو کەسانە نییە فی الآخرەتی لە ڕۆژی دواییدا. ئەوە یەک. ولا يكلمهم الله، ولا ڕۆژی دواییدا خوای گەورە قسەیان لەگەڵ ناکات بە قسەیەکی ڕاستەوخۆ یا بە قسەیەک کە سۆز و میهرەبانی و ڕەحمەتی تێدا بێ. لە قورئاندا ئەمانە خوای گەورە بە کافرەکان دەڵێ اخسئوا فيها، بێدەنگ بن و قسە مەکەن. ئەوە خوا مەرج نییە ڕاستەوخۆ پێیان بڵێ لە ڕێی مەلایکەتانەوەیە. ئەو جار کە قسەش بێ قسەی غەزەبە، وایە لێرە مەبەستی ئەوەی قسەی ڕەحمەت و میهرەبانیان لەگەڵ ناکە. ولا ينظر إليهم، سەیریشیان ناکە، سەیریان ناکە خۆخوا هەموو شتێک دەبینێ، وایە سەیریان ناکە بە چاوی ڕەحمەت و میهرەبانی یوم القیامەتی لە ڕۆژی دواییدا. سزایەکیانەوەی ولا يزكيهم، لە گوناه و تاوانیش پاکیان ناکاتەوە. ولهم عذاب أليم، بۆشیان ئامادە کراوە سزایەکی زۆر بەئێش. إن الذين يشترون، بێگومان ئەوانەی دەگۆڕنەوە بعهد الله ئەو پەیمان و بەڵێنانەی کە داویانن بەخوا و ئەیمانیهم و ئەو پەیمان و گرێبەستانەی کە بەستویانن لەگەڵ خۆیان و یەکتریدا ثەمەنەن قەلیلە لە بەرامبەر نرخێکی کەمدا. ئولائیکە ئەوانە لا خەلاق لەهم فی الآخرة، هیچ بەشێک لە پاداشت و لە ڕەحمەت نییە بۆیان لە ڕۆژی دواییدا. ولا يكلمهم الله، قسەیان لەگەڵ ناکات خوا. ولا ينظر إليهم، و سەیریشیان ناکا خوا بە چاوی ڕەحمەت یوم القیامەتی لە ڕۆژی دواییدا. ولا يزكيهم، پاکیشیان ناکاتەوە لە گوناه، کە پاکیان ناکاتەوە لە گوناه یعنی قەتیش ناچنە باشتێ، چونکە ئینسانە تا پاک نەبێتەوە ناچێتە باشتێ. زیاد لەوەش وەلەهم بۆشیان ئامادە کراوە عەذاب ئەلیم، سزایەکی زۆر بەئێش. صلی الله علی سیدنا محمد.